فێری تەوحید بە باش ئەزانی بۆ لبروي خوي پروردگار که اما درست کرد تنها بو پرسنی و بتاکو تنها خوي پروردگار فرمه وما خلقت الجن والانس الا ليعبدون اي يوحدون. ئەمە یەک لبروي توحيد إنسان رزقارك لنا راحتكاني دنيا وآخرة. نبي الله يونس لنا وزقي حودا قدا تشي فرمو لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. ئەمە دوو لەبەر ئەوەی تەوحید هێزە واو لێ ناکاتوە لە بوومەیە بترسی لە پەڕەیە بترسی لە نوشتەیە بترسی ناترسی لە ڕازق ئەڵڵایە نافع ئەڵڵایە هەر شتێک لە گەردوونا ڕووەدا هەموویە بەسیتەوە بەخوای پەروەردگار وەوەی کردەوەکانت لە لای خوا قبول بێ پێویستە بایەق بە تەوحیدەکەت بدەیت چونکە خوا فەرموویەتی لئین ئەشرەکتە لەیەحبەطەنە عەمەلوکە ئەگەر شیرک بۆ خوا بڕیار بدەی ئەوە کردەوەکانت بەتاڵە بێت. لبر أوي توحيد وصيتي خو بيغمبره خواي جوراء فرمي وقضى ربك ألا تعبدوا إلا إياه. لبر أوي توحيد دبيته هو سرينوي تاوانا كان هرتشن يكبيت ئەوە پێنج لبر أوي شفاعتي بيغمر صلى الله عليه وسلم تنها بو موحدانا صلاوي خواتها ليبي موحدة كان بۆ شەویستانم تەوحید فەزڵی زۆرە چەند بەڵگە باسکەین بەڕاستی فریان ناکەوی بەڵام لە کۆتاییە لبر اوي تاگا كليلي نجات بون لاجري جهنم وچوننا و باشتكي خوي پروردگارو كلمه توحيد لا اله الا الله لبر اوي پیغمبر خاص اصلا فرمي من قال لا اله الا الله دخل الجنه. دەرگای ڕۆشتنە بەهەشت کلیلی هەیە ئەگەر بە لا إله إلا الله کەتەوە بە ساغ و سەلامەتەوە نەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار دوای کلیلەکە بە دەرگاکە ناکات. مێدەوارم بایەغی بدەن بە تەوحید بۆی بە عەقیدەیەک و پاک بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار لە قەبر و قیامەت ڕزگارتان بێ. سەلام عەلەیکوم.